من گوێی پێ نادەم زۆر ئامن ئەم کەلارە لەخوا بەزیاوێ ئەم شەڕە لە کەلار نییە بین درۆنتی خەڵکە بیسێت شتو ئامان بیستە وەکو خۆم هیچم نەبینیە بەڵام ئەلحەمدلله لە شەڕۆ دووری نێمە کەلار بێوەیە هیچ شەڕێکمان نەبینیە هیوادارم ئەم شەڕش کۆتایی بێبێت خەڵک بێزارە هۆی ئەوە نییە بێزارێغی شەڕە من خۆم هەمە شارەوانی دەوامەکەم باخەوانم ئەمە دیزیکەی 39 ڕۆژە مەعاشمە نەگرێت خەڵک بێزارە هۆی بێمەعاشیە هیچ کێشە شەڕمانی ئێمە لە نەوەتەکان و تایسە کورسان هەر شەڕ هەر ئاژاوی هەر ژیان خۆمان شەڕ نادە گوێمان پێ نەدا گوێشمان پێ نەدا ئیسەش بێژن شەڕە ئامادەین دیڤاع لەم خاکەکەین ئەم خاکە خا خۆمانە کەلار شار خۆمانە هاوڕەکان تا دانیشتبووی مەجلیستان گەرم بوو هەموو شوێگاوە دێنە دەرەوە زۆر جارتێک ئەم پیاوە میوانە لە سلێبانی و هاتە ئێتر تا درەنگی هیچ دانیشین هیچ کێشەمان نییە